سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە درێژەی ڤیددیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە خزمەتتان نابین بۆ ئەوەی درێژە بدەین بە ڤیددیۆکانمان لە پەیمانگە تەکنیکە کارژێڕەکان بۆ ئەوەی بزانین لەم بەشەی ئەم جارەیە کە باسیەکەین لە چ شار و شارۆچکەیەک لە چ زانکۆیەک لە چ پەیمانگایەکی هەرێمی کوردستاندا هەن. ڤیددیۆی ئەم جارەمان تایبەتە بێ بەو بەشانەی لە یەک شوێنی هەرێمی کوردستاندا هەن واتە لە یەک زانکۆ هەن و لە شوێنێکی ترانین بۆ ئەوی بزانین ئەو بەشانە چین و کەمترین کۆنمرە وەرگیراوەکانن بە زانکۆ لاین و پارالێل و ئێواران چەندن با پێکەوە بینەری ئەم ڤیددیۆیە بین. خۆشەویستان ئەمە کەمترین کۆنمرەی ئەو بەشانە بوو کە لە پەیمانگە تەکنیکە کارژێڕەکان تەنها لە یەک زانکۆ یاخۆ لە یەک پەیمانگە هەن بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ و ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.